من وەک دایکێک وەک خوشکێک پشتگیری لەو دایکانە دەکەم کە ڕۆڵەکانیان لە بینی باکوور و باشوورەوە شەهید بووە، لە خەلیفان ڕۆڵەکانیان شەهید بووە، نە ئەوەیە تەرمەکەیان بدرێتەوە وەکو ڕۆڵەکانیشان لەدەستداوە تەرمەکانیان بردووە. ئێستا هەمومان هەموو دایکانی ئاشی پشتیوانیان لێ دەکەین، وەکو پشتیوانی داوا لێگرتووی گەلی کورد دەکەین، بەسە قەتڵ عامکردنی کورد بەدەستی یەکتری هەتا کەی وشیار نابنەوە بەدەستی دوژمن ڕۆڵەکانمان لەناوبەرن. واللهی ئەگەر بەڕاستی بێ حەقی خۆیەتی هەموو کەسێک یارمەتیان بدە، هەموو کەسێک پشتیوانیان بێ. لەبەر ئەوەی تۆ زەلامێک مردووە چی لێ دەکەی؟ وانە چی لێ دەکەی؟ زەلامێک مردۆ بۆ نایدەیە بە ساحەبی، بۆ نایگەێنەوە بە ساحەبی. چێ دەڵێ ڕۆڵەی تۆ سبەینە لەوان خراپتری لێ نایە؟ ئەوە چرخە دەگۆڕێ وانە چێ دەگو سەدام حوسێن ملی بە پەتیدا دەکرێ بە یەک هەناسەی ئەوە هەموو فیلەنتەران بە عەرزی دادەن. بەڵام ئەویش حەق نییە ئەوەندە زوڵم و زۆرداری بکا لەگەڵ خەڵکێکی. حەقی خۆیانە ئەو مەیتانەیان بداتەوانێ. ئێمەش پشتگیریان دەکەین، ئێمەش داوا لە کاک مەسعودی دەکەین ئەگەر بەزەیەکی بەو دایکانە دابێتەوە. خەڵک پیاوەتی دەڵێن ناپیاوی ناڵێک تۆ ئەو مەیتانە تەسمیلی کە سوکاریان بکەیەوانێ. تورکیا ئەوەی دەخۆزێتەوە کە بینی کورد ئاژاوە بنێتە ناو ماڵی کوردەوە، ماڵی کورد تێکدا. تورکیا ئەوەی دەخۆزێتەوە هەموو شتێک دەگەڕێتەوە بۆ پیلان ڕێژی و بۆ کورد لە ناوبردنی تورکیا. دەنا هیچ کوردێک پێی خۆش نییە ماڵی خراپێ، بەس تورکیا لەسەرەوەشەوە باریەوەشەوە کە وڵاتەکەمان خۆشی بەخێو دەکا. وڵاتەکەمان بۆتە وڵاتی ئەوی ئارام کردوێتەوە، ئەو وڵاتی بەرەو پێشەوە بردووە، وڵاتی خۆمانی بەرەو دوایە بردووە. هەرچی کانزای نەوتی هەیە شتە باشەکانی مە هەیە بۆ ئەوانە. یعنی ئەگەر بیر بکەینەوە وشیار بینەوە خەڵکی کوردستان، وڵاتی تورکیا کە نەوتی کوردستانی بۆ دەڕوە ئەو چەند پێش کەوتووە، ئەو چەند بەرەو پێشەوە ڕۆیوە. یعنی بەس هەتاکەی وشیار نەبینەوە، هەتاکەی بەرەو پێشەوە وڵاتی مە بەرەو دوایە ڕۆیوە، وڵاتی تورکاتان پێش کەوتووە. یعنی وشیاربوونەوەی گەلی کورد دەبێت بە زووترین کات بێ، بەسە دووبەرێکی لە ناو ماڵی کووردا. ئەوان داوا لە تورکیا دەکەن حەقی خۆیان بداتیە، خۆ تۆ حەقیان نادەیە. تۆ یارمەتی تورکیای دەدەی، زۆر زۆر عیبە، زۆر عیبە تۆ یارمەتی بێگانەی بدی یارمەتی کوردی خۆت نەتەی. خۆ ئەوانە بە زمانی کوردی قسە دەکەن، خۆ ئەجنەبینین، خۆ پیاوکوژنین، ئەوە هەموو دەمێ داوای ئاشتیان کردووە. گەلیلاکان هەموو دامێ داوای ئاشتی دەکەن، داوای شەڕ ناکەن. لەوانەیە هەر بتوانن بە شێوەیەکی سادە ئەگە ئەو بدوێت تورکیاوان چەکەکەدانێن. بەڵام ناپیاوە تورکیا، ئەگەر ناپیاو نەبێ ئەوەی لەگەڵ ئەو خەڵکەی ناکە چیمایی نەمانەی ڕژێ، تارە نەما بە حەوای نەخا، سیلاح نەما، کوڕی خەڵکی دێنێ بە کوژ دەدا، هۆ کوڕی خۆی ناکوژدێ. ئەردۆغان کوڕی خۆی دەکوژرێ، مەسعود کوڕی خۆی دەکوژرێ. چەند ساڵە یەکێکیان بە مردنی خواز نەمردوون. نەوەڵڵاهی دەبزانم یەک منداڵێکیان مردووە، چارەسەر زۆرە بە یەک منداڵێکیان شەقی لە تۆپێک هەڵدا دەبێت چەند وڵاتان بدینە. ئی خەڵکیش وا دەکەی دینارێکی لە جیرفان دانێ بچێتە بازاڕی لە فەیەک بخوا. ئەو خەڵکە خۆی بە خنکاندن دەڕوا بۆ خارج لە داخی ئەم حیزبانە. ئەو هەموو درۆ دەلەسە چەند ساڵە ئەو هەموو درۆ دەلەسەی لەگە خەڵکی دەکەن. هێشتا جادێک نەکراوە تۆپێ قیری پێدادەن، ئەو هەموو پارە و پولی لە خەڵکی وەردەگرن، ئەو هەموو داعمە دەکرێت لەو چاڵانەوە. ئەوە تدەیەکی نیشاندا بۆ خۆیان چاڵەکان پڕ دەکەنەوانێ. لەستایە دوو حکومەتی زل هێزەوە ئەو هەموو پاران لە بەردەستێ خیانەتێکی زۆر لەو خەڵکەی دەکەن، گوناحیان دەگاتێ، پێیان حرامە، هەموو خوێنی شەیدانە ئەوان بەکاری دێن. من هەموو دایکان ئاگادار دەکەمەوە بەسە بێدەنگی لە ماڵەکانی خۆتان. ئاژاوەیەکی گەورە هاتوۆتە ناو وڵاتەکەمان، لە هەموو لایەکەوە ڕووی تێکردوین.
لە سەرکوردنی ڕۆڵەکانمان، دوو لە حەسارێکی گەورە لە سەرمان، ئەوە زۆر زۆر گرنگە کە ئەوە دەستی تورکی تێدایە، هەموو دەستی دوژمنی تێدایە کە وا لێ بکە ماڵی کورد وێران بێ، ماڵی کورد بشێوێ. ئێمە پێمان خۆشە پارتی واز لە خیانەت بێنە، ئەو مەیتانە بداتەوانێ، زۆر زۆر شتێکی باش دەکاگە ئەو مەیتانە بداتەوە ئەگە خیانەت نەکە. ئەو خیانەتی لێ چێ دەکات لە منداڵی خۆی دەکات، ناڵە من باوکیانم، ئەی خۆ دەڵە باوکیانم، ئەی خیانەت لە ئەولادی خۆت دەکرێت ناکرێ هیچ.